سوودەکانی مەتەڵ بۆ مێشک. مەتەڵ چەندین سوودی هەیە بۆ مێشک، لەوانە ئەرکە مەعریفیە جیاوازەکان بەرز دەکەنەوە و دەروونت باشتر دەکەن. لێرەدا چەند سوودێکی سەرەکی دەخەینە ڕوو. یەکەم، بیرەوەریت باشتر دەکات. کارکردن لەسەر مەتەڵ پەیوەندیەکانی نێوان خانەکانی مێشک بەهێز دەکات. یادەوەری کورتخایەن بەرز دەکاتەوە. پێویستی بە بیرهێنانەوەی شێوە و ڕنگ و پارچە هەیە کە ئەمەش توانای بیرهێنانەوەت تیشتر دەکات. دووەم، توانای چارەسەرکردنی کێشەکان بەرز دەکاتەوە. مەتەڵەکان پێویستیان بە بیرکردنەوەی ڕخنەگرانە و استراتیژی و سەبر هەیە. یارمەتی باشترکردنی توانای چارەسەرکردنی کێشە دەدەن بە فێرکردنت بەوەی کە چۆن بە شێوەیەکی میتۆدی لە ئەرکە ئاڵۆزەکاندا نزیک بیتەوە لە چارەسەر. سێیەم، ئاستی زیرەکی بەرز دەکاتەوە. بەشداریکردن بە بەردەوامی لەگەڵ مەتەڵەکاندا دەتوانێت ئاستی زیرەکیت باشتر بکات بە بەرزکردنەوەی توانای بیرەوەری و تەرکیزت. چوارەم، گرنگیدان بە وردەکاری زیاد دەکات. دانانی پارچەکان بەیەکەوە و ناسینەوەی نەخشەکان پێویستی بە چاودێری و وردبینی ورد هەیە. ئەمەش سەرنجت بۆ وردەکاریەکان تیشتر دەکات. پێنجەم، فشار کەم دەکاتەوە. مەتەڵەکان کاریگەریەکی هێورکەرەوە دەبەخشن. فشار و دڵەڕاوکێ کەم دەکەنەوە بە تەرکیزکردنی دەروون لەسەر یەک ئەرک کە دەتوانێت چارەسەری بکات. شەشەم، خۆڕاگری و سەبر زیاد دەکات. مەتەڵ پێویستی بە هەوڵ و سەبرێکی بەردەوام هەیە بۆ تەواوکردن. ئەمەش هەستکردن بە بەدەستهێنان بەرەو پێش دەبات. حوتەم، پەرە بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دەدات. کارکردن لەسەر مەتەڵەکان بە شێوازی گرۆپ دەتوانێت پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و هاوکاری و کاری تیمی زیاتر بکات. بەگشتی مەتەڵەکان ڕێگەیەکی زۆر باشن بۆ ئەوەی مێشک چالاک بمێنێتەوە. هەم سوودی مەعریفی و هەم سوودی سۆزداری دابین دەکات. کەواتە ئێستا تۆ پێم بڵێ ئەم سوودانە وای لێ کردید کە ئیش لەسەر ئەم بابەتە بکەیت و مەتەڵێک شیکار بکەیت؟